صفاتێک هەیە لە ئینساندا ناشیرنە. وڵی جا زۆر سفات دوو ڕووی هەیە ناشیرنە، درۆکردن هەیە هەر ناشیرنە. ئەوانە لە کاری کەسانی مسلمان ناوەشێنەوە، ئینسان نابێت ئەو جۆرەشتانە بکە. ئێمە کە لە دایک دەبین هیچ جۆرە سفاتێکی ناشیرنمان نییە. چی وا دەکات کە ئینسان لەو ژیانێکە هەیەی فێر ئەو جۆرە سفاتە ناشیرنانە دەبێت؟ وڵی زۆر هۆکار هەیە، جاری وا هەیە دەوروبەرەکە وات لێ دەکا تووشی سفاتی ناشیرن ببی، جاری وایە کۆمەڵگا هەیە وات لێ دەکا تووشی درۆکردن ببی. یعنی ئەوانە هۆکار و سەبەب بنکەوە تووشی یەکێک لەو کردەوە ناشیرنانە ببی. بەڵێ گەل و سیفاتانەی کە باست کرد بە سیفاتێکی تر تێک دەچی. وەڵی من خۆم وەک خۆم ڕاستی زیاتر بە درۆکردن تێک دەچم. درۆکردن زۆر ینی ئینسان کە خۆی بە مسلمان بزانێ نابێت ئەو کردوانەی تێدا بە تایبەتی درۆکردن. سڵاوت لێ بێت تۆ کاتت باش. ئینسان لە پێناوی چیدا درۆ دەکات؟ لە پێناو بەرژەوەندی مەسلحەت دەتوانێت درۆ بکە، دەتوانێت خیانەت بکە، دەتوانێت کۆمەڵێک ئەفکار بەکاربێنێ ویش نەشیا بۆ ئینسان کە بەکاریان بێنێ. ئینسان کە خۆی ناسی نابێت هەندێک ڕەوشت بەکاربێنێ، ئەوانەش درۆکردن، فێڵکردن، خیانەتکردن، ئەوانە هەمویان پیشەی ئینسانی ناتەواوە. ئینسانێک کە تەواو بێ نابێت درۆ بکە، نابێت فێڵ بکە، نابێت خیانەت بکە. ئینسانی ناتەواو چی وا دەکات ئینسانی ناتەواو دروست بێت لەناو کۆمەڵگادا؟ کۆمەڵگا خۆی دایکێکە بەرهەمێنهێنەری کۆمەڵگایەک دروست دەکا، ئەویش کە ئینسانەکان کۆمەڵگا دروست دەکەن. بەڵام خۆمان بەداخەوە لە پێناو مەرامی شەخسیمان وا دەکەین کە بەرەو پێشچوون بکەین لە ڕێزم هەیە درۆکردن، خیانەتکردن، فێڵکردن. ئەوانەش هەموون سەرچاوەن لەو شتانەکە کۆمەڵگا بەراو ئاقارێکی لە ناوچوون و داڕمانی مرۆڤایەتی دەبات. جۆرە سفاتە ناشیرنانە ئینسان بەکوێ دەگەێنێت؟ بە ئامانجێکی سەقەت. ئامانجێکی سەقەت ئەویش ئەوەیە کە شتێک دروست دەکەی، بینایەک دروست دەکەی لەسەر پوش و پەڵاش، لەسەر کردەوەیەکی ناشیرن، لە ئەنجامدا بایەک دێ و هەمووشی لەگەڵ خۆی دەبە. دەستخۆش دەگەڕێم و لای جەنابەت ئەگەر کەسێک خاوەنی سفاتێکی ناشیرن بی و هەستیش بکەیت کە یەکەم شت ئینسانی مسلمان نابێت ئەو جۆرە سفاتی هەبێت و دووش ڕەنگە ناشیرن بێت، دەوروبەرەکەی بێزار بکات یاخود زەرمەندی یەکەم دەوروبەرەکەی بن. ئەگەر پێی بڵێ ئەو سفاتت ناشیرنە بەڕای جەنابەت کاردانەوەی ئەو کەسە چی دەبێت؟ تۆڕە دەبێت یاخود بە شێوەیەکی ئاسایی لێت وەردەگرێت؟ احتیمالەن ئەو کەسێک کە تۆ بۆ شێوازە ئاماژگاری دەکەی تووڕە ببێت لە کاتێکدا، بەڵام باشتر وایە و سیفەتی جوان وایە ئاگاداری کەوە بڵێ ئەو سیفەتت ناشیرنە بەشکەم ئینشاڵڵا تەرکیکە. بەڕای جەنابەت کۆمەلگای ئێمە گەیشتۆتە ئەو ڕادەیە کە ڕخنەیەکی لێ بگری و ڕخنەکە 100% تەواو بێت با ئاسایی لێت وەربگرێت؟ خۆی لە ئاساسدا ئەگەر ڕخنەگر ئەو کەسێکە ڕخنەگرە ڕخنە لەو کەسە دەگرێ لە کاتێکدا ئەگەر 100% وا بێ بە فعلی وابێ لەبەرەوەی ئێمە لە کۆمەلگایەکدان وردە بەرەو پێشکەوتن و بەرەو حەزارەتی گەورەتر دەچین. ئیجبارین خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو سەقافەت و ئەو مێژوەی کە تازەیە دێتە ئاراوە یا هەر شتێکە دێتە وڵاتەکەی ئێمە یان دێتە شارەکەی ئێمە. ئەگەر واش بێ لە حاڵەتێکدا وەری گریاوەری نەگرێ باشتر وایە پێی بڵێ.